کارگەی دروستکردنی ئۆکسجینی پزیشکی لە بەغداد پێداویستی نەخۆشخانەکان دابین دەکات و هاوکاری و پشتیوانێکی تەواوی نەخۆشخانەکانە لەم کاتەدا کە پەتای نەخۆشی کۆرۆنا بڵاو بووەتەوە. توجيه مباشر من معالي وزير الصناعة ومدير شركة أدوية سامراء. بەڕاستباردی ڕاستەوخۆی وەزیری پیشەسازی و بەڕێوەبەری دەرمانی سامڕا ئەم کارگەیە دەستی کرد بە کارەکانی بۆ پاڵپشتیکردنی نەخۆشخانەکان و دابینکردنی ئۆکسجین لە پێناو بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئەم کارگەیە 24 ساعات کار دەکات و ئۆکسجین بەرهەم دەهێنێت. ڕۆژانە بڕێکی زۆر لە ئۆکسجین دەنێردرێن بۆ نەخۆشخانەکان وەک نەخۆشخانەکانی کووت و زەهرا و نەجەف و نەخۆشخانەکانی تری بەغدا و نۆرینگەکان. ئێمە لە ساڵانی پێشتر 4000 بتڵمان بەرهەم دێنا، بەڵام ئێستا بەهۆی کێشەی تەکنیکیەوە 2 بۆ 2500 بتڵ بەرهەم دێت. ئێمە هەموو هەوڵێک دەدەین کە بەرهەمان بەرز بکەینەوە و کێشەکان چارەسەر بکەین. بس احنا سابقا طاقتنا الانتاجيه كانت 4800 لتر يوميا. وبتاريخ 12/6 بدينا الانتاج اللي رفض المستشفى. ئێمە لە 12/6 دەستمان کرد بە بەرهەمهێنانی ئۆکسجین بۆ نەخۆشخانەکان. 24 سعات کار دەکەین. ئێستا نرخی بتڵێک ئۆکسجین دابەزیوە و بۆتە 4000 دینار. ئێمە بەردەوام هەوڵ دەدەین ئۆکسجین بۆ زۆرینەی شوێنەکانی عێراق دابین بکەین. كبيرة صار سعرها 4000 دينار. ئەم کارگەیە ئۆکسجین بە نرخێکی گونجاو بۆ ئەو هاوڵاتیانش دابین دەکات کە پێویستیان بە ئۆکسجینە. ما عندي مصاب وانا ما عندي مريض بضغط يحتاج الى اكسجين. هەر کەسێک نەخۆشی هەبێت دەتوانێت ئۆکسجین بەرێت. ئێرە کارگەیەکی زۆر باشە و بە سیستەم کار دەکات و هاوڵاتیانیش بەسرە دەوەستن و ئۆکسجین وەردەگرن. وە هیچ کێشەیەک نییە و کەس دوا ناکەوێت و کەسیش هیچ کێشەیەک دروست ناکات. کارگەی دروستکردنی ئۆکسجینی پزیشکی لە بەغدا یەکێکە لە پرۆژەکانی کارگەی دروستکردنی دەرمان لە سامەڕا. لەم کاتەدا پێداویستی ئۆکسجینی پزیشکی بۆ هەموو نەخۆشخانەکانی بەغدا دابین کردووە. بە مۆشێخانی گەلی کوردستان، بەغداد.